زمان قد کلتوری باس پیادنه لبادی اوی بس سیاری بین باس بکاتنه دوی زوجی خوش ورگرینو. اوی تاقی نکرد تو ناز زین خوشم. أنا بفر تخاردني كتير خوشة. بخوای هر یافرا. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش لە دوای ئەو شەپۆڵە بەفروبارانەی کە ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە بە تایبەت بەفربارین وای کردووە لە دوای تەواوبوونی شەپۆڵەکە هاوڵاتیان بێنە دەرەوە و بۆ وێنەگرتن و وەرگرتنی کەشێکی خۆش کۆمەڵێک گەنج کە کۆمەڵێک ئەسپیان پێەیە هاتوونەتە دەرەوە دەمەوێت وتمەلایەن و گفتوگویان لەگەڵ بکەم. سڵاوتان لێبێ جوتان کووە؟ والله الحمد لله لەخوای بەزیاد زۆر باشە. لەگەڵ ئەو بەفربارینە دڵتان خۆشە؟ ئەرە وڵڵی دڵمان زۆر خۆشە هاتنە دەرێ وەکو زمان قد کلتوری باس پیادنه لبادی اوی بس سیاری بین باس بکاتنه دوی زوجی خوش ورگرینو. لە شوێنێکە هاتوو؟ والله گوندی ئۆخسر لە خانزار ئەرکانە گوندی ئۆخسر. ئێوە ئەو بۆ خۆشی خۆتان هاتوونەتە دەرەوەیە خۆت بۆ ئەوەی کە خەڵک لە ئەسپەکان وڵی بۆ خۆشی خۆمان هاتنەوە بە زۆر کۆ ئەگەر یەکێک بێ ڕسمی بگری یعنی احتیاج یان دەیدێنێ ڕسمی دەگری لۆ جوان لە ناو بەفر ئێ دەرێ ڕسمێک دەگرێنان ڤیدیۆیەک شتەش دەکەم هەر بۆ خۆش خۆمان هات. پرسیارێکم ناو دروست بووە ئەو کاتێک کە بەفر دەبارێ کێشە بۆ ئەسب دروست نابێ؟ نا کێشەش وا دروست نابێت چکە لە ژوورەوەنێ لە بۆ ڕۆیش نێش کێشە نییە لەسەر بەفروشتیوە یعنی کێشە نیە پێەکانی ناغزێ کێشەی بۆ دروست نابێ؟ نا کێشیش کێشەیەشی لە بۆ دروست نابێ احتیاج یعنی هەرچەند کاتی بەفربارین ئەسب دەتوانێت چەند بڕوا لە ڕێگا؟ بەخوا کێشە نیە لە بۆ ڕۆیشتنی 2 کیلۆمەتر کێشەی نیە هەرچەندی پێ بڕۆیت یعنی کێشەی نیە دەڕوات هەرچەند بەفرەکە 10 سانتی 20 سانتی 30 سانتیمیش کێشەی نیە دەڕوات. کاتی بەفربارین دوورترین شوێن کە خۆت چوو بیت شوێنێکە یان مەسافەی چەند بووە؟ بەخوا کیلۆمەترێک ئاوا دەبێت ڕۆیشتنە بۆ سەر چیاکان ڕۆیشتنە ڕۆ لە نیوەڕۆوە دەرچوین تا ئێستا نەگەڕایەوە. ناوە الحەمدولله باشە هەر باخەز هێواش هێواش دەڵێن زۆر سەریع ناڕۆین. لەناو بەفر چ خواردنێکی پێ خۆشە؟ بەخوای هەر یافرا. یاپراخ؟ ئەرە وەڵی لە لە دوێ خواردیتن یاپراخ؟ وەڵی پێرێ خواردمە دوێنێ نەخواردووە. لەگە بەفرەکەی نەبووە؟ ناوەڵە بەس بەخواگە زیاتر لە ماڵی سەر و پێ خۆشترە ئەگەر لە ماڵ بەس ئەگەر لە دەرەوە بێ حتمەن یاپراخۆ بەس لە ماڵ ئێستا ئیسەر و پێیە. ئەوە پێ برێ بەفربارین و ئەسب سواری چ خۆشی چێژێکی؟ وڵی بەفرەکە هەر خۆشەشی لا بۆ هەموو خەڵکی کوردستان ئەس سواریکەش خۆشش تایبەت خۆیە یعنی هەتە سواری نەکە نازانین خۆشێشیە خاستن کە لەو وەزیزان نییە ناوەڵا لێڕا عنی بەخۆی یەکەمجا ساردە بەس کە دەرچووی سەوابەک ڕۆیشتی دەست و قاسەکان لێ ڕاتێ یعنی زۆر زۆر خۆش وەردەگری. تۆ چۆنی؟ سڵاو لێبێ جەوت کۆ لەگەڵ بەفربارینەی؟ والله خۆش الحەمدولله عیبینە لەخوای بەزیاد بوو. چ تام و چێژێکێ لە کاتی بەفربارین و ئەسب سواریش؟ خۆشتری تامی هەیە. ئەوی تاقی نەکرد تۆ ناز زین چەند خۆشە. بە خەڵک دەڵێ کە تاقیکەنەوە؟ ئەرێ وڵی هیوادارم ئەم خەرک تاقی کاتەوە. دووترین شوێن کە لە کاتی بەفرباریندا چوو بێتی مەسافەی چەند بووە؟ قورعان زۆر بوو وڵی کێشە بۆ ئەسب دروست نابێت لە کاتی شوێن هەر بەخۆی حەزی لێیە. حەزی لێیە؟ دیکۆ کوی دەزانی حەزی لێیە؟ ئەو حەزی لێگە دەبێ دەرێەوە و گەمەی لەگە دەکەی و دەڕوە و غارە دەودێتەوە و خۆی حەزی لێ ئەسب لەگە سادیش مشکلەی نییە. ڕۆژانە چەند کاتژمێر ئەسب لێ دەکەن؟ قورعانی مەڕەوەکو ڕۆژانە نییە هەفتانەیە هەفتەی 2 ڕۆژەس ئەوە لە 2 ڕۆژ 3 ڕۆژ لێیاشن لەبەی سەعاتی ئەسپەکەی. لە دنیا چت خواردیە لەگەڵ ئەو بەفربارینەی؟ قورعان بێگۆ ناخۆش مام شتێکمان خواردیە. لەناو بەفرێ مەبەست. وڵای لە ناو بەفرە عالی هیچمان نەخواردیە. ئەقلەما لێرە لە گوندی بینامە لەکن بۆ بەفراتیان؟ ئەدیکۆ ئەلێرە لە گوندی ئۆخسەر لێوەرە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە دەبینن کۆمەڵە گەنجێکن کە هاتوونەتە دەرەوە بۆ وەرگرتنی کێشێکی خۆش و گرتنی وێنەیەکی یادگاری بەهۆی ئەو بەفرێکە لە شاری هەولێر باریوە بە تایبەت لە دەوروبەری شاری هەولێر کە دەبینین لە دوای ئەوەی کە ئەم شەپۆڵە بەفروبارانەی کە ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە و بەشێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەفری تێدا باریوە بە تایبەت شاری هەولێر و لە دوای تەواوبوونی شەپۆڵەکە هاوڵاتیان دێنە دەرەوەی شار بە تایبەت ئەو شوێنانەی کە بەفری زۆر تێدا باریوە و بۆ ئەوەی کە وێنەیەکی یادگاری بگرێت.